ئەوە جێگەی نیگەرانی و ئازاربەخشە سەردەمێک کورد لەناو حکوومەتی عێراقدا سنگ و قورسایی گەورەی هەبوو لە کوردستانیشدا کابینە یەک لە دوایەکەکانی حکوومەتی هەرێم دەرفەتی زۆریان لە پێش بوو لەسەر ئاستی ناوخۆ و دەرەوە کاری زۆر گەورەتر و گرنگتر لەسەر کەیسەکانی جنۆسایدی گەلەکەمان ئەنجام بدەن ئاسوودەیی تەواو ببەخشن بە خانەوادەی جگەرسوتا و ڕەشپۆشەکانی شەهیدان و ئەنفالکراوان نەک ئەمە نەکرا بەڵکو بەداخەوە زۆر دەرفەتی زێڕینیان لەدەستدا. گلەی و گازندەی کە سوکاری سەربەرزی ئەنفالکراو لە ناعەدالەتی حکوومەتی هەرێم ڕۆژ لە دوای ڕۆژ تا دێت بەرفراوانتر دەبێت و لە پەرستەندنەکاندایە ئەویش لە ئەنجامی ئەوەیە لە دام و دەستگاکانی حکوومەتدا خۆفرۆشان و منداڵەکانیان ئێستا پێگەیان لە پێشمەرگە دڵسۆز و کە سوکاری شەهیدان و سەنگەر و کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوان سەربەرزی ئەنفالکراوان بەهێزترە. لە ناو حزبدا جاش و خۆفرۆشان بەرپرسایەتی باڵایان پێدەدرێت بە ناو سەرۆک خێڵ و هۆز و هۆزەوە ئێستا تۆمەتبارانی کەیسی ئەنفال پێگەی کۆمەڵایەتیان بەهێزتر دەکرێت. لەم سۆنگەیەوە لە ڕۆژی 16 سی 2022 ئەمساڵ لە یادی کیمیابارانی هەڵەبجا کە سوکاری سەربەرزی شەهیدان ئامادە نەبوون بەشداری ئەو یادە بکەن کە حکوومەت پێی هەڵسا بوو بەڵکو بەجا خۆیان یادەکەیان کردەوە لە گەرمیانش کە سوکاری سەربەرزی ئەنفالکراوان ئامادە نین بەشداری ئەو یادە بکەین. ئەمانە پەیامی گەورەی مەزرن بە گوێی حکوومەتدا دەدرێت.